لە بەرنامەی ژێرخانەوە یەکێکی دیکە لە پرۆژە استراتیژی و گرنگەکانی بواری کشتتوکاڵیتان پێ ئاشنا دەکەین کە لە کابینی نوێمدا پاڵپشتی تەواو بۆ خستنەکاری پرۆژەکە هاوشێوەی پرۆژە استراتیژی و گرنگەکانی دیکە کراوە تاوەکو لە داهاتوودا هەم کاریگەری باشی لەسەر سێکتەری کشتتوکاڵیدا هەبێت و هەمیش وەک مۆدێلێکی نوێی بواری کشتتوکاڵی بچێتە قۆناغێکی دیکە ئەویش دروستکردنی خانووی شوشەیی زانستیە بە پشتبەستن بە تەکنەلۆجیای نوێ و ئەزموونی وڵاتانی پێشکەوتوو پرۆژەکە بە ئەنجام دەگەێنرێت. لە علوەی هاوچەرخی هەولێرین لەم ناوچەیە لەگەڵ چەندین شوێنی تایبەت بە بازاڕکردنی سەوزەمیوە و هەبوونی سارکەرەوەی پێشکەوتوو لەلایەکی دیکەی ڕوبەرەکە پرۆژەی دروستکردنی خانووی شوشەیی یاخود گرینهاوسی تێدا جێبەجێ دەکرێت. لێرە ئەو گرینهاوسەکە ئێستا لە ناوینە یەک لەو نمونانەیە کەمە دەستمان پێکردیە دروستی بکەین کەمە دوو نمونەمان هەیە یەکێکی 10,000 متری بە تەکنۆلۆژیای هۆڵندیە ئەوەش ئێستا لە ناوینە 16,000 متری بە تەکنۆلۆژیای فەڕەنسیە کە ئەمە دوو نمونەی هینایتمان بە مۆتۆرترین مواسەفات هەتا ئەوش سبەی ڕۆژێ لە بۆ سنتری تۆژینەوەی بەکاربین لەسەرەوەش دوای هەندێک بەحسی لەسەر دەکەم. گرینهاوسەکە چ گرنگێکی هەیە نەهەر لە بۆ علوەی بەس لە بۆ کوردستان و لە بۆ عێراق بەعام کە ئەوەیە پێمان دەکرێت جەوەکی لەنا ئەو گرینهاوسی دروست بکەین لە بۆ سەوزایەتی یان لە بۆ مێوە و گۆڵ و هەرچ شتێکە بیتن لە ڕێی جوتیارەوە بتوانانی بیچینی دابین بکەی. ئەمە چمان پێ دەکرێت لێرە بێزگەلەوەی کە ئەمە بەس مانجی ینی ساڵێ جارێکگەن هەموو ساڵێ دوسێ جارەگەمە بەرهەمەکمان هەبی پێمان دەکرێت هەموو مانگەک بەرهەمان هەبی خاستن لە زستانی کە بەر هەموو بەرهەمەک لە زستانی زۆ گران ڕادوەستی وەکو نمونە ئەمە تەماتە گرنگترین کەسکایەتیە کەمە دەمانەوێت لە ناو بازاری و گرانترین کاتیش لە زستانیە لۆ چونکە ئەمە لە دەروە ڕادەینین ئەمە مانگەک دوو مانگ تەماتەمان هەیە ئەمە دەمانوێت ئەو جەوەی بگۆڕێت کەمە جەوەکەمان دروست کرد بێجگە لە جەوەکەی لە 1 متر مربع ئەمە پێمان دەکرێت 80-100 کیلۆ تەماتەی دابین بکەین جوتیارێک لەسەر خاکی پێ دەکرێتن چار هەتا 6 کیلۆی دابین بکە فەرقەکی دیشی هەیە کە ئەو چار هەتا 6 کیلۆیە هەر کیلۆی 6 لیتر ئاوی پێویستە کە لە ناو گرینهاوس چونکە بە قەترە ئیش دەکەین و ئەو ئاوش کە زیادێ دیسن غڕی دەکەینەوە لە هەر کیلۆ تەماتی 1 لیتر ئاومان پێویستە. ئێستا بە ڕێگای گرینهاوس حەسب ئەوە کە ئەمە دەچینین چەند سیستەمێکە بیتوانین یان بە خاکەوە بەکاربین یان لە زێر خاچی بیچینین ئەوە کووە. ئێستا مەسەلەن ئەگەر ئەمە مۆزی بچینین مۆزدارە ئەوە خاکەکەی پێویستە بەس لە ڕووی تەماتە خاچی پێویست نییە چونکە ڕێگەکەی ئەوەندە گەورە نییە درێژ دەبیتن بەس جێکی ئەوەندە زۆر ناگریتن. ئەمە موادێکی بەکاردێن وەکو کۆکۆپیت یان پێی دەڵێن ڕۆکوۆ ئەوە موادەکە لە بەردی دروست دەبیتن ئەوە بەس لە بۆ هەندێک هەتا ڕێگەکەی بگریتن ئاوەکەی وەکو ئیسفەنجێکی بگری هەتا تەماتێکە ئیسیفادەی لێ بکاتن. ئەمە ئێستا لێرە ئەو دوو نمونەیە کەمان دروست کردیە سبەی ڕۆژێ لە بۆ سنترێکی تۆژینەوە بەکاردێتن هەتا ئەمە دیڕاستەیەکی لەسەر بکەین بزانین تۆی خۆمان بچین چ تۆیەکی ئەمە بتوانین بەکاربینین هەتا لە کوردستان نەجیحەت بینین لە چەند گرینهاوسی دی ئەو سنتری تۆژینەوە بینایەکی زۆر خاصە کە لە هۆڵندای دروستیان کردی مەلیکەی هۆڵندای ئەوەی ئیفتیتاحیشی کرد کە بزنس ریسەرچ ئەند دەڤەلۆپمنت لەگەر ئەدوکیشن کە دیتێ ناو یەک بەشی کە ئەوانە چیان پێ دەکرێت ئەوانە پێیان دەکرێت هەم خەڵکی تەدری پێ بکەن هەم علمیان بداتێ هەم بازاری لە خۆی ڕابچێشتن کە ئەوانە معرەزێکی بەردەوامی هەیتیان بزان بازار چی پێویستە عینە وەخت بازارەکە چ ریسەرچێکی پێویستە لەسەرەوەی ئیش بکەن. لێرە لە ڕێگەی دوو زۆر خانووی شوشەیەوە پرۆژەکان جام دەدرێت بە مۆدێلەکانی هۆڵندی و فەڕەنسی لە فەڕەنساوە لەگەڵ کۆمپانیایەکی بواری خانووی شوشەیی کە لە چەندین وڵاتەوە پرۆژەکانی بواری خانووی شوشەیی ئەنجامداوە و بە گرینگەوە دەڕواننە سروشتووە و هەوای هەرێمی کوردستان بۆ بەرەو پێشبردنی بواری کشتتوکاڵی و گونجاندنی لەگەڵ تەکنەلۆجیای پێشکەوتوو. Richel is a French company. We are specialized in the greenhouse. ئێمە کۆمپانیایکی فەڕەنسین لە بواری خانووی شوشەیی
بەتایبەت لە بواری بەرهەمهێنانی سەوزە و میوە کار دەکەین. ئێستا 350 کارمەندمان هەیە، 2 کارگەمان هەیە لە باشوور و باکووری فەڕەنسا. خانووی شوشەیی و پلاستیکی بەرهەم دەهێنین و ئێمە لە 95 وڵاتی جیاواز کار دەکەین. لە کەش و هەوای زۆر سارد و گەرم ئەزموونی کارکردنمان هەیە. ئەمڕۆ دڵخۆشین کە ئەزموونی کارکردنمان بەرەو هەرێمی کوردستان بردووە. پێمان وایە کوردستان هەلێکی گەورەی لە بواری کشتوکاڵ بە تایبەتی خانووی سەوز هەیە. هۆکاری سەرەکی هەبوونی تیشتی خۆرە بە درێژایی ساڵ دەتوانرێت سەوزە و میوەی لێ بڕوێ. ئەگەر خانووی شوشەیی گەورەت هەبێ دەتوانی بەرهەمی سەوزە و میوەی تەندروست و پڕڤیتامین بەرهەم بێنی. تەنانەت لە بواری هەناردەکردن گونجاوە. پێمان وایە 50 بۆ 100 دۆنم زەوی بەکار بهێنرێ ئەوە دەتوانرێت بازاری ناوخۆ پڕ بکرێتەوە هەناردەی دەرەوە بکرێ. هەڵکەوتەی جیۆگرافی هەرێمی کوردستان لەبارە بۆ هەناردەکردنی ئاسان بە وڵاتانی دەوروبەر. لێرە لە بەشێکی کۆمپانیاکە پرۆسەی بەرهەمهێنانی پێداویستەکانی خانووی شوشەیی بەڕێوە دەچێت کە خانووی شوشەیی لەم شێوازە بە تەکنیک و پێشکەوتنی زۆرەوە دیزاین دەکرێت بە ئامانجی زۆرترین بەرهەمهێنان لە کەمترین ڕوبەر و بە کەمترین پێداویستی و تێچووەوە. لە فەڕەنساوە بەرەو هۆڵەندا دەچین. ئەمە سەنتەری توێژینەوەی کشتوکاڵی جیهانی وۆرد هۆرتی سەنتەرە. ئەم سەنتەرە کاریگەری زۆری هەیە لەسەر کەرتی کشتوکاڵی لە جیهان وا بڕیاریشە لە داهاتوودا نووسینگەیەکی ئەم سەنتەرە لە هەرێمی کوردستان بکرێتەوە. لەبارەی هەماهەنگیەکانی نێوان ئەم سەنتەرە و حکوومەتی هۆڵەندا لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان زانیاری وەردەگرین. This is a company specialized in engineering. ئێمە کۆمپانیایەکی ئەندازیاری پێشکەوتووی هۆلەندین بۆ بەرهەمهێنان و پەرەپێدانی بواری خانووی شوشەیی. لە تەواوی جیهان ئەزموونی کارکردنمان هەیە وەک رووسیا و چین و هیندستان و بەشێکی ئەفریقیا و ڕۆژهەڵاتی ناوەڕاست وەک عێراق. کە سەیری هەرێمی کوردستان دەکەین دەبینین هەلێکی گەورە هەیە بۆ بەرهەمهێنانی سەوزە و میوەی تەندروست بە درێژایی ساڵ. لە بەرامبەریشدا خەڵکی هەرێمی کوردستان سوودمەند دەبن لە بەرهەمی ناوخۆیی. ئێمە دەتوانین هاوکارێکی باش بین بۆ هەرێمی کوردستان بۆ دامەزرانی خانووی شوشەیی پێشکەوتوو کە لە ڕێگەیەوە بەرهەمی ناوخۆیی سەوزە و میوەی باش بەرهەم بهێنرێت. هەروەها بازاری هەناردەکردن دروست بکرێت کە کاریگەری باش لەسەر ئابووری هەرێمی کوردستان دروست دەکات. وەکی شەریکە گرین ئیسلاند و بەشێک لە علوای هاوچەرخی هەولێر ما پلانت هەیە و ئەم شەریکاتت هۆڵندیت کەتێک شتوکاڵێدا بینینەوە کوردستانێ و ئیسیفادەکی وەرگرین لە ئەو ئەزمونەی کە ئەوان هەیەە لە خلال 200 ساڵەدا ئەوێ ئەزمونێ دانینە خزمەت جوتیارێت مەیت کوردستانێدا. ئینانا سنتەری توژینەوە ئینانا خانیەت شوشە یعنی گرین هاوسس مەبەست ئەوەیە و ئەم بشین بەرهەمەکی ناوخۆ چێکین لە کوردستانێ و ئەو بەرهەمەی بشین بپارێزین. پشتی هنگی بەشێک لە ئەو سنتەری توژینەوەیە ئەوەیە و ئەم بشین کواڵیتی کۆنتڕۆڵ دانین دامەزرێنین لە کوردستانێ. دانانە کواڵیتی کۆنتڕۆڵێ مە ئەرکێکی مهمە چونکی ئەم دەشین بەرهەمێ ناوخۆ ئەوێک و ئەم کواڵیتیەکە بەرز بەدەستێنین مە خاکێکە زێڕینە هەی ئاوێکە تەمیزە هەی کشتوکاڵێکی زۆر باشێ هەی تەئەکید مە تگەل هۆڵەنداشی بەری خۆکریەک و ئەم دەشین وان ریسۆرسە ئەم بەرهەمێکی زۆر باش بەدەست بینین. ئەگە ئەمشین وێ بەرهەمێ بینینە بازارێت ئەوروپا یانژی ببینە بازارێت جنوب وەکی قەتەر سعودیە کوێیت ئەوانە ئەم دەشین هەندێک دەرگەهێت نو بۆ جوتیارێت خۆ چێکین لە کوردستانێ. هەم دەشین بەرهەمێ ناوخۆ بپارێزین هەم دەشین بازارێت نو چێکین. هەوڵەکانی کابینەی نوێم بۆ زەمینە خۆشکردن بۆ کرانەوە بە دنیای دەرەوە و پێشکەوتنە نوێیەکان بەردەوامن هەم لە پاڵپشتیکردنی وەبەرهێنانی ناوخۆیی و هەمیش لە بواری هەماهەنگیکردن لەگەڵ وڵاتانی پێشکەوتوو بۆ ئەوەی ئەزموونی سەرکەوتنەکانیان لە هەرێمی کوردستان دووبارە ببێتەوە. وەزیری کشتوکاڵ بە گرنگەوە دەڕوانێتە ئاستی پرۆژەکان بە تایبەت لە بواری سوودبینین لە پێشکەوتنی تەکنیکی نوێ و سەردەمیانە و دەستە بەرکردنیان لە هەرێمی کوردستان. ئێمە لە سەرەتای دەست بەکاربوونمان لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان پلانی وەبەرهێنانی خۆمان لە بواری کشتوکاڵیدا داڕشت. یەکێک لەو خاڵانەی کە زۆر تەرکیزمان لەسەری بوو ئەوە بوو کە ئێمە چۆن بتوانین لە هەموو وەرزەکانی ساڵدا بەروبوومە خۆماڵیەکانی خۆمان بخینە ناو بازاڕەکانی خۆمانەوە بۆی پێویستمان بە هاوردەی بەروبووم نەبێ لە وڵاتانی دراوسێ و بۆ ناو بازاڕەکانی هەرێمی کوردستان.
خۆتان دەزانن هەموو پلانێک مەدای کورتخایان و درێژخایانی هەیە بەڵام بەشێک لە دەکرێت بڵم کارەکانمان بە خۆشحاڵیەوە ئێستا وردە خەریکە دەکەوێتە ینی سەر بەرهەمی خۆی و دەچێتە ناو بازاڕەکانی هەرێمی کوردستان بۆ ئەو مەبەستە سەراحەت ئێمە دراسەیەکی وردمان کرد بۆ ئەوەی کە چۆن دەتوانین ئێمە ئێستا حالیان لە هەرێمی کوردستان لە سەروی 26,000 خانووی پلاستیکیمان هەیە ئەوانەی کە خۆمان بە شێوازێکی ئاسایی جوتیارەکانی خۆمان و بەرهێنانی تێدا دەکەن لە بواری سەوزەوە بۆ بازاڕەکانی هەرێمی کوردستان و پێداویستیەکانی بازاڕی هەرێمی کوردستان. ئێمە بیرمان لەوە کردەوە چۆن ئێمە دەتوانین سوود لە ئەو پێشکەوتنانە وەربگرین کە لە وڵاتانی پێشکەوتوو لە ئێستادا بەکار دەهێنرێ بە ئەویش بۆ ئەوەی کە ئێمە ڕوبەروی زەوی تەرخانکرا و کەم بکەینەوە ئینتاجی بەرهەمەکانمان زیاد بکەین و ڕێژەی پێداویستی ئەو کارەبا ئەو تاقەی کە پێویستە یعنی وای لێ بکەین کە بەکەمتر بەکار بهێنرێ بە تایبەتی خۆتان دەزانن ئاو بۆ ئێمە لە ئێستادا لە هەموو کاتێک گرنگی زیاترە کە بتوانین کۆنتترۆڵی ڕێژەی بە هەدەر چوونی ئاو بکەین لە بواری کشت و کاڵیدا بۆیە گرین هاوس یاخود ئەو خانۆ شوشەییان ئەو پلاستیکیانەی کە بە شێوازێکی مۆدرن دروست دەکرێن و بە پێی ئەو پێشکەوتنانەی کە لە بواری تەکنەلۆژیادا هاتۆتە ئاراوە توانیویانە لە هەرێمی کوردستاندا ینی بڵێن لە وڵاتاندا بەکاری بێنن ئێمە تا ڕادەیەکی زۆر بە سوپاسەوە بە تەنسیق لەگەڵ نوێنەرایەتی بەشێکی زۆری ئەو وڵاتانەی کە لەم بوارەدا توانیویانە بەرەو پێشەوە بچن توانیمانە ئەم ئەزمونە تا ڕادەیەکی باش بگوازینەوە هەرێمی کوردستان بە تایبەتی هۆڵندیەکان خۆتان دەزانن لەم بوارەدا ئەزمونێکی زۆر باشیان هەیە و لە ئێستاشدا بڵێن وڵاتی تورکیا کە چەند جارێک لە دوای دەست بەکاربوونمان لە کابینەی نوێیەم سەردانی ئەزمموی ئەو وڵاتەشمان کرد ئەوانیش بە هەمان شێوە و وڵاتێکی دراوسێ بینیمان کە توانیویانە بۆ وڵاتەکەی خۆیان کارێک بکەن بە شێوازێک کە ئێستا زۆربەی ئەو بەرهەمانەی کە لە ناو خانووە پلاستیکیەکان یا خۆشوشەیەکان بەرهەمی دێنن هەناردەی بازاڕەکانی دەرەوەی وڵاتی دەکەن و خواستێکی زۆری لەسرە بۆ گواستنەوەی ئێمە سوودمان تەبعاً لە ئەزمموی ئەم وڵاتانە وەرگرت جگەل لە هەولێر ئێمە لە سلێمانی و ئێستا بڕیار وایە لە زاخۆش ئەو ئەزمونەدا بمەزرێنین کە من پێم وایە ئەمە دەرگایەک دەکاتەوە بۆ ئەوەی هەرێمی کوردستان بتوانێت لە هەموو وەرزەکانی ساڵدا ببێتە خاوەنی ئەو بەروبوومە خۆماڵیانەی کە پێویستێتی بۆ بازاڕەکانی ناوخۆی خۆی بە کوالیتیەکی بەرز و لە هەمان کاتیشدا بە تێچوونی کولفەیەکی کەم بە پێی ئەو تەکنەلۆژیا تازەیە کە ئێستا لە ئاستی دنیا بۆ بەرەمێنانی بەروبوومە کشت و کاڵیەکان بەکاردەهێنرێت هەموو جوتیارانی هەرێمی کوردستان شاهێدی ئەومان بۆ بدەن ئەم کابینەیە و وەزارەتی کشت و کاڵ لەم کابینەیەدا ئێمە زۆرترین قەدەغەمان خستۆتە سەر ئەو بەرهەمانەی کە ئەزانی ومانە پێداویستیەکانی ناوبازاڕی خۆمان لە خاچی خۆمان دەتوانین بەرهەم بێنین و ئەمە لەوانەیە گلێ و گازندەی وڵاتانی دراوسێشی لەکەوت بێتەوە و زۆر جار فشارەکان لە ڕووی سیاسیشەوە دروست ببێ بۆ ئەوەی کە ئێمە ناکرێت دەرگاکان دابخین بەڵام لەگەڵ ئەوەشدا بۆ پاڵپشتی جوتیارەکانی خۆمان و بۆ ئەوەی کە ئێمە وا بکەین پرۆژەکانی خۆمان لەسەر پێی خۆیان بوەستن ئێمە قەراری خۆمان جێبەجێ کردووە بە 2-3 شێواز یەکەم باجمان بەرز کردوتەوە لەسەر بەرهەمی هاوردە قەدەغەمان خستۆتە سەر ئەو بەرهەمانەی کە خۆمان لە ناو بازاڕەکانی خۆمان لە پێداویستی بازار زیاتر دەتوانین ئینتاج بکەین و لە هەمان کاتیشدا لە ناوخۆی خۆماندا ئەو پەڕی کار ئاسانیمان کردو بۆ خاوەن پرۆژەکانی خۆمان بە دابەزاندنی نرخی کارەبا لە بازرگانیەوە بۆ کشت و کاڵی کە ئەمە پاڵپشتێکی گەورەیە. وەک باز دەکرێت کە کەش و هەوایی هەرێمی کوردستان لەبارە و گونجاوە بۆ بەرهەمهێنانی بەروبوومە کشت و کاڵیەکان لە ناو خانووی شوشەیی لەم ڕوبەرەدا کە عەلوەی هاوچەرخی هەولێرە لە قۆناغی سەرەتادا لەسەر ڕوبەری 11.5 زەوی وەک دوو پرۆژەی گرین هاوسدا دەمەزرێنرێت تا ئێستاش بەشێکی باشی کارەکان بەرەو پێشچوونە. سنتەری توێژینەوە و خانووی شوشەیی عەلوەی هاوچەرخی هەولێر لە پرۆژەکەدا دوو خانووی شوشەیی هەیە لەسەر سیستەمی هۆڵەندی و فەڕەنسی کار دەکەن. ڕوبەری خانووە شوشەیەکان لەسەر 11.5 زەوی بنیاد نراوە. لە خانووە شوشەیەکان بەرهەمەکانی تەماتە و بیبەر و خەیار و فراولە بە درێژایی ساڵ بەرهەم دەهێنرێت. وابڕیارە لە سەرەتای ساڵی داهاتوودا بەرهەمهێنان بە مەبەستی توێژینەوە لەم خانووە شوشەیانە دەست پێ بکات. لە هەر مەتر چوارگۆشەیەک توانای بەرهەمهێنانی 80 کیلۆ تەماتە لە خانووە شوشەیەکان هەیە. لە پرۆژەکەدا 5,000 هەلیکار دەرەخسێنرێت کە لە سەدا هەفتایان ئافرەتن. لە داهاتووشدا لەسەر ڕوبەری 300.5 زەوی
پرۆژەی خانووی شوشەیەکان دادەمەزرێت. فراوانبوونی پرۆژەکانی بواری کشتتوکاڵی ڕۆژ لە دوای ڕۆژ لە هەرێمی کوردستان ئاستەکانیان بەرز دەبێتەوە. بەرەو پرۆژەیەکی دیکەی بواری خانووی شوشەیی دەچین کە ئێستا کەوتۆتە قۆناغی سەرەتای چاندن و لە چەند مانگی داهاتوشدا بەرهەمهێنان لە پرۆژەکە دەست پێ دەکات. ئەو مەشروعە 6 خانووی زجاجی، یەکەم خانووی زراعی لۆ خەسخەسی ئەفرەنجی ئەمریکی، ئەو زراعی لە دەری لە سەر عەرض نابی، بەس لەناو ئەو خانووی زجاجی لە بۆ جەو خاص دێ. ئەوە یەکەم ئینتاجی فەراولەیمان هەیە و ئینتاجی تەماتەیە. مەشروعی ما فەرقی لە زراعەتی دەرێ ئەو بە کەمترین مەساحە ئینتاج زیاتر دەداتێ، یعنی لە 1 متر لێرەی ئینتاج دەداتێ بە حسابی 5 متر دەرێ، ئەو لە 1 متر فەرقی گەلە زۆرە. ئەو یەکەم. دووەم استخدامی ئاو زۆر کەم دەی، 180 فەرقە لە استخدامی خارجی ئەو زراعەتە. ئەوە لەناو کۆکۆبێت زراعی دەکە، ئەو کۆکۆبێت بەسلۆ احتیوائی جەدری نەبات. ئەو زراعەتە بخۆی فەرقی چییە و فائدەتی چییە؟ ئەو زراعەتە بێ ئەمراض، بێ فطریات، استهلاکی لەناو توربەی نییە، ئینتاجی هەمووی دەرەجەیەکە، یەک حەجمە، یەک قیاسە. نمونەی ئێستا ئەو تەماتەی پێشتر ئێستا لە تورکیە ئیستیرادی دەکە، بە گرانی ئیستیرادی دەکە، لێرە ئەمن بە هەرزانی دەفرۆشی لە بازاری یەکەم، دووەم فرێژ دەفرۆشی لە بازار، یعنی نێزیکی لە بازار، ئەمن نێزیکم لە بازار ئەو باشتر، ئەو فائدەی هەیە. فائدەی ئەو زراعی گەلە زۆرە لێرە. هەرێمی کوردستان ماشاءڵڵا ئەمانی هەیە، دعمی هەیە، دعمی حکومی بە هەردەوامە هەیە، یعنی لۆ استثمار و ئەوانە حکومەی دعم دەداتێ لۆ خەڵک. ئێستا ئەو جێی باشە لۆ ئەو مەشروعەکان، مەشروعی گەورەی دروست دەکە، فائدەی باشە لۆ هەرێمی کوردستان، لۆ هەموو عێراق. بەو زراعی ئینشاءڵڵا ساڵ 2 ساڵ 3 ساڵ ئینشاءڵڵا هەموو جێیەکان ئەو زراعی هەیە، جێی عێراق. زیادبوونی بەرهەمە کشتتوکاڵیەکان کاریگەریان لەسەر ڕێژێ هاوردە دەبێت و بازاڕەکانی هەرێمی کوردستان پشت بە بەرهەمە ناوخۆییەکان دەبەستن. سوودبینین لە پێشکەوتنە نوێیەکانی بواری کشتتوکاڵیش هەنگاوەکانی پێشکەوتنەکان خێراتر دەکات. هەر بۆیە لە شاری هەولێر بە مەبەستی بە بازارکردنێکی سەردەمیانە بیر لە دامەزرانی ئەلوەیەکی هاوچەرخی مۆدرن کراوەتەوە. لێرە کە پرۆژەی ئەلوەی هاوچەرخە کە لەسەر ئەزمموی وڵاتی فەڕەنساوە دیزاین و بنیانراوە، چەند جۆرێک لە خزمەتگوزاری جۆرا و جۆر پێشکەش دەکرێت، وەک بازاری سەوزە و میوە و سارکەرەوەی جۆرا و جۆر و خانووی شوشەیی و چەندین خزمەتگوزاری دیکە کە پێشبینی دەکرێت لە چەند ساڵی داهاتوودا ببێتە سەنتەرێکی گرنگ بۆ بازاری سەوزە و میوە لە ناوچەکە. لە مانجی 6ەوە، مانجی 6 تقریبان 6 مانگەیمە دەست بەکار بنێن لەو ئەلوە تازەیە. ئەو ئەلوە تازەیە زۆر ئیسفادە هەیە، یەک لە بۆ مشتریەکان، لە بۆ ئەوانەی دێن ڕستقە لێ دەکڕن، لە بۆ پاک و خاوێنی، لە بۆ بەرفراوانی ئەو ئەلوەیە کە احتیمالەن جێ 20,000 کەسی دەبتەوە بۆ هەلی کار، زۆر پێویستە. لە کاتێکدا ئێمە لە قەیرانین، ئەگەر مەزبوطی و ئەلوەیەی هەمووی بکرێتەوە نزیکەی 20,000 کەس لێرە دەتوانی ئیشێ بکە. زۆر پێ دڵخۆشم لەبەرەوەی هەم ڕستقەکەمان لێرە 50 دینار هەرزانترە، هەم پاک و خاوێنیشی زۆرە و بەرفراوانیشی یەکجار ئەوەیە کە برا بەقاڵەکان بێنە ئێرە لە هیچ مشکلیان نابێت، دەتوانن لە پێش ئەلوەکە ڕابوەستن، ڕستقەکەی خۆیان بە ئاسانی بارکەن و بڕوە، هیچ کێشەی نییە. لۆ ئەمنیەتیش ئێرە زۆر ئەمنیەتدارە. لەگەڵ ئەوەی پرۆژەکە نوێیە، بەڵام چەندین هەلیکاری جۆراوجۆری هەم لە قۆناغی بیناسازی و هەمیش لە بەڕێوەبردنی پرۆژەکە ڕەخساندووە. وەک پێشبینیش دەکرێت بە کەوتنەکاری تەواوی پرۆژەکە نزیکەی 20,000 هەلیکاری ڕاستەوخۆ لە ناو پرۆژەکە بڕەخسێندرێت. پرۆژێت وەسایەت مازندا هەندی گەنج بهێنە شوولی بووە گەلێک چێدرە و خۆشەجی حکومەت دعما پرۆژێت وەسایەت مازن بکاتن بۆ ئەوەی بۆ هەندێدا گەنج پتر شوول بکەن، چکە هەمی ئینکە گەنج یەتە خارج بن و یەل شوولی بگەرن و زیکە شوولی بخۆنە بینن.
جهاندی پروژه توسا هبن ده فرصت شولی بو گنجا پتر هبن از گلک به خوشحالم که از دوی پروژه دا وکی گنجک دوی پروژه وصای مازن دا شولت کم و حکمت دوی کابینه دا که گلک فرصت شولی بو گنجا دابین کرین. پرۆژەیەکی لەم شێوازە لەگەڵەوەی گرنگی و کاریگەری خۆی دەبێت لەسەر دروستکردنی ژێرخانێکی باش لە بواری بە بازارکردنی بەرهەمە کشتتوکاڵیەکان لە کۆتاییشدا بواری توێژینەوە و بەرهەمێنانی بەرووبوومەکان لە 4 وەرزی ساڵ لایەنێکی دیکەی گرنگی پرۆژەکە دەبێت. ئالوەی هاوچەرخی هەولێر ڕوبەری پرۆژەکە 202 زەویە 400 کۆگا و دوکانی بەڕوبەری جۆراوجۆر تێدایە. لە پرۆژەکەدا شوێنکارەکانی فرۆشتنی سەوزە و میوە و پێداویستی کشتتوکاڵی و پێداویستی خواردنی تێدایە. 78 سارکەرەوەی سەردەمیانە بە مەبەستی هەڵگرتنی بەرهەمی کشتتوکاڵی تێدایە. سارکەرەوەیەکی تایبەت بە هەڵگرتنی مۆزی تێدایە بە توانای هەڵگرتنی 500 تۆن مۆز لە یەک کاتدا. لە پرۆژەکەدا 2 خانووی شوشەیی هەیە بە مەبەستی توێژینەوەی کشتتوکاڵی دروستکراوە. لە داهاتوشدا لەسەر ڕوبەری 302 زەوی خانووی شوشەیی دروست دەکرێت بە ئامانجی بەرهەمێنانی 4 وەرزی. بەکەوتنەکاری تەواوی پرۆژەکەش نزیکەی 20,000 هەلیکار دەڕەخسێنێت. هاوچەرخ بەمانای ئەوەی کە شتی نوێمان هێناوەتە ناو ئەلوەیە چ تەعامل لەگەر کشتیار یا لەگە بازار یا لەگە کەش و هەوا یا لەگەر زەوی هەوڵمان داوە ئەوانە بە سیستمێکی نوێ بە تەکنۆلۆژیایکی نوێ لەگەریەشان ڕەبت بکەین بۆی کە بەرهەمەکی نوێ فرسەتێکی ئیشی نوێ بۆ خەڵکی کوردستان دابین بکات. بە کورتی لە 4 بەش پێک هاتووە بەشی ینی مێوە و سەوزی فرۆشتنی مێوە سەوزە فرێش فود بەشێک مەغزانە ساردکەرەوەکان بەشەکیش داتا سنتەر و بەشی چوارەمیش سنتەری توێژینەوە بۆ ئێرشادکردنی گشتیارەکان. بەرنامەی لۆجیستیکیەکە لەسەر ئەو کۆدانەی کە ئەلوەی پاریسی لەسەرە لەسەروی دروست کراوە. بەرنامەی مەسەلەن گەشە پێدانی کشتیارەکان لەسەر تەجروبەی هۆڵندی بیناکرایە و بەرنامەی مەسەلەن داتا سنتەرەوە دیارە لەسەر ئەو سیستمە جیهانیانە ئەو دەسە زۆربەی سێرڤەرەکانمان مەسەلەن سان ئەمریکایی و ئەوانە ئیشتێدا دەکەن و بەشی برن دوکانە تیزاریەکان 533 دوکانی تیزاری تێدایە 73 بەڕاد ئەنی ساردکەرەوەی گچکەی تێدایە کە بۆ خەزنی سەریع ڕۆژانە بەڕادی گەورەی تێدا 5,000 تەنی بۆ مەسەن بەرهەمی مۆز و جملەی بازاری عێراق تێدایە. ئەوە سنتەری توێژینەوەکە لە بینایەکی 3000 متر بینای ئیداری و لەگەر 2 ساڵۆنی عەرزی بەردەوام لەگەر 2 گرین هاوسی نمونەییش تێدا دروست کراوە. پرۆژەکە تەواوبوونی نییە ینی لەبەرەوەی کە ئەمە هەروە دەڕۆین هەمووی ڕەبتە برن ئەمە لێرە کە دەستمان پێکردێ وەکو بازارکردن بەشی بە بازارکردن و بەشی ئەمبارکردن و ئەوانە خلاص بووە. بەس ئەمە کە دەچینە ناو گرین هاوسەکان گرین هاوس دروست دەکەین دووبارە زارش کە دەبێ بگەڕێنەوە ساردخانەکان زیاد بکەینەوە بەشی بە بازارکردن زیاد بکەینەوە چکە گرین هاوسەکانیش و بازاری کوردستان هەمووی ئامادەیە بۆی کە ینی زەویمانەیە کرێکار کە هەمانە بازارێکی گەورە لە بەردەستمانە کەواتە فرسەی ئەوەمان هەیە گرین هاوس هەر بەردەوام بۆیە ناتوانین بڵێن پرۆژەکە بەس ئەو بەشەی کە لە پلان لەگەر هەبووە مەرحەلەی یەکەم کە ساردخانەکان و جێی فرۆشتن و تا ئەو کەیکە بەشی بازاری ئەوڕۆ و تا چەند ساڵی تریش بکە ئامادەیە ئیش بکاتن. لە سەرەتا دەستەی وەبەرهێنان دابینکردنی زەویەک بەو حەجمە بۆمە ئەوە ئیمتیازەشی گەورەیە دوایە دەرکردنی ئیجازەکە دوایە هێنانی ئەو وەفتانەی کە لە دەرەوە دێن ئەو چ بازرگان کشتیار ئەوانە هەموو دانهێنە تێرە و بۆمە دامەکی معنەویە لەولە وەزارەتی بازرگانی دایم لەگەرمان لەسەر خەت بووە بۆ علاقاتە دوێلەکان یا دانی ئەو ئیجازانە بارهینان و باربردن و وەزارەتی کشت و کاڵیش هەروە هەمویان بە بەردەوام چکە پرۆژە چی نوێیە بۆ هەر
گۆڕانکاریە کە ڕووی داوە هاوکار بوون بۆی کە ئەو گۆڕانکاریانە زووتر جێبەجێ بکەین و زووتر بیگونجێنین لەگە بازاری ئێرە. داتا بەشێکی زۆر گرنگە لێرە ئەمە ڕۆژانە سیستەمێکمادانە ڕۆژانە لە پێش دەرکەی گۆمرکی هاوچەرخ کە بابەتێک دێتە ژوورێ ئەو سیستەمەکەمان کاتبمان هەیە لە پێش دەرکەی داخلی دەکەن لە بۆ داتە سنتەری خۆمان هەتا بزانین ئەو بابەتی کە دێتن داخلی علوەی هاوچەرخ دەبیتن چ بابەتەکە کێشی چەندە لە چەند دەرهاتیە ئەوجا کە دێتە ژوورێ مثلا معلوماتەکەی وەردەگرین لە بوو چوونە دەرەوەش دیسان معلوماتەکان وەردەگرین هەتا بزانین ئەو بابەتە لە بوو چ شوێنێک دەڕوە. بەو داتایە ئەمە دەتوانین بازاری خۆمان بزانین بازاری هەولێر و هەرێمی کوردستان تا بزانین خواستنی خەڵک لەسەر ئەو بابەتانە چنە لە چ وەختێکدا خواستنی لەسەر زۆرە و لە چ وەختێکدا کەمە. لەم بەدواداچوونەدا بۆمان ڕوون دەبێتەوە لە کابینەی نوێمدا ئیرادە و خواستی زۆر هەیە بۆ سوود بینین لە نوێترین تەکنەلۆجیاکان و بەکارخستنیان لە بوارە جیاوازەکان تایبەتر لە بواری کشت و کاڵیدا بەکەوتنەکاری پرۆژە جۆراوجۆرەکان ژێرخانێکی بەهێز لە هەرێمی کوردستان دەستەبەر دەبێت.